با بزانین کێ بکوژ و خیانەتکار. تاوانەکانی مەسرور بارزانی. مەسرور مەسعود بارزانی تێڵای دەستی دەوڵەتی داگیرکەری تورک و ئەندازیاری تیرۆرکردن و لە ناوبردننی نەیارانی بنەماڵە و پارتەکەی پیاوێک لە هەیمەنەی ترس و دڵەڕاوکێدا، کەسێک نە ڕووخۆشی دەزانێت، نە هاوڕێتی بەردەوام و هەتاسەر، متمانەی بە کەس نییە و لە ناو ترسدا دەژی. ئەو تەنها باوەڕی بە یەک میتۆد هەیە، ئەویش نەیارەکانت بۆ هەمیشە لە ناو ببە بۆ ئەوەی بمێنیتەوە. لەو پێناوەشدا خاک و گەل و نەتەوەت هەڕاج بکەی بۆی. ئەوە مەسرور مەسعود بارزانیە. مەسرور مەسعود لەلایەن بەشێکی زۆر لە دار و دەستەکەی بە برا گەورە ناسراوە. سەرکردایەتی باڵێکی تونڕەوی ناو پەدەکە دەکات بە ناوی باڵی هەڵۆ. کاری سەرەکی دژایەتیکردنی باڵی ریفۆرمی ناو پەدەکەیە بە سەرکردایەتی نێچیرەوان ئیدریس بارزانی. مەسرور بارزانی کە ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی هەستیارترین دەستگای پارتیە کە کردوێتی بە قەسابخانەی ڕەخنەگران و نەیارانی حزبەکەی، جگە لەو کەسانەی بێسەر و شوێن کراون و لە زیندانە نهێنەکانی پاراستن شاردراونەتەوە. تیرۆرەکانی براگەورە. تیرۆرەکانی براگەورە لە عەبدولستار تاهیر شەریف بەرپرسی پێشووی لقی سێی پەدەکە دەست پێ دەکات. کاتێک شەریف لە دیمانەیەکی ڕۆژنامەنووسیدا دەڵێت هەموو نهێنەکان باز دەکەم، بەڵام بەر لەوەی نهێنەکان باز بکات لە ناو ماڵەکەی خۆی تیرۆر کرم. سۆران مامەحەمە ئەو ڕۆژنامەنووسەی دوای بڵاوکردنەوەی وتارێک لەسەر دەرکەوتنی خانمی یەکەمی کوردستان داوای دەرکەوتنی هاوژینەکەی مەسعود بارزانی کردبوو. دواتر راپۆرتێکی لەسەر تێوەگلانی چەند بەرپرسێکی پەدەکە و ژمارەیەک لەشفرۆش لە کەرکووک بڵاو کردەوە. هەردوای بڵاوبوونەوەی وتار و راپۆرتەکە لەلایەن چەند کەسێکی سەر بە پاراستنی پەدەکەوە لە ساڵی 2008 تیرۆر کرا و تا ئێستاش دۆسیەکەی یەکلان نەکراوەتەوە. سەردەشت عوسمان. سەردەشت ڕۆژنامەنووس و خوێنکاری بەشی زمانی ئینگلیزی لە زانکۆی سەلاحەدین. دوایەوەی وتارێک دەنووسێت بە ناونیشانی من ئاشقی کچەکەی بارزانی. دوای ئاگدارکردنەوە و هەڕەشە لێکردنی لە 4 ئاداری ساڵی 2010 لە بەردەم هەمان زانکۆ لە شاری هەولێر لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوەوە دەڕەفێنرێ و تەرمەکەی لە شاری مووسڵ کە شوێنی ئەشەنجە بەجەستەیەوە دیار بوو دۆزرایەوە. تیرۆرکردنی سەردەشت عوسمان پەنجەی نێودەوڵەتی و ناوخۆیی بەرامبەر بە خودی مەسرور بارزانی ڕاکێشە کە داڕێژەری پیلانی تیرۆرکردنی ناوبراوە و تا ئێستا دۆسیەکەی بەکراوەیی ماوەتەوە. وەدات حسێن. وەدات حسێن دهۆکی پەیامنێری ئاژانسەکەمان ڕۆژ نیوز لە دوای ڕفاندنی لەلایەن هێزێکی دەمامکداری پەدەکەوە دوای ئەشکەنجدارێکی زۆری جەستەی بە تیرۆرکراوی دۆزرایەوە. خانەوادەکەی پەنجەی تۆمەتیان ئاراستەی خودی مەسرور بارزانی کرد. هەموو بەڵگەکانیش ئەوەیان پشتڕاست کردەوە کە پاراستنی پەدەکە تیرۆریان کردووە. فەرەیدون جوانڕۆیی چەپکە گوڵەکەی سەر مێزەکەی بارزانی. فەرەیدون بەگی جوانڕۆیی پێشمەرگەی ئەیلول و گوڵان بەبێ دابڕان بەهۆی لێدوانێکی لەسەر مەسعود بارزانی لە ناو ئۆتۆمبیلی گولەنەبڕ تیرۆر کرد. مەسعود بارزانی چەندین جار لە کۆبوونەوەی فەرماندە سەربازەکانی پارتەکەی فەرەیدون بەگ بە چەپکە گوڵی سەر مێزەکەی ناو بردووە، بەڵام بەرژەوەندی باڵای سەرۆکی پێشووی هەرێم ئەو چەپکە گوڵەی هەڵوەران. دوای ئەوەی دەبێت بە بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی هەڵەبجە، فەرەیدون جوانڕۆیی لە دیمانەیەکی ڕۆژنامەنووسیدا دەڵێت بەدیلی مەسعود بارزانی هەیە بۆ سەرۆکی هەرێم. ئەمەش نیگەرانی بنەماڵەی بارزانی لێ دەکەوێتەوە، بەتایبەت مەسرور بارزانی کە سەرۆکی پاراستنە. دوایەوە فەرەیدون جوانڕۆیی دەکرێت بە بەرپرسی محوەری خازر. چەند جارێک وتوویەتی ئێمە بە دۆستی داعش ناسراوین و شەڕی ڕاستی بۆ وەرگرتنەوەی شنگال ناکەین. ئەمانە وای کرد بە دانانی بۆمبێکی موگناتیزی لە ژێر کوشینەکەیدا کۆتایی بە ژیانی هێنرا. ئەمانە مشتێکن لە خەروارێک لە چاو تاوانەکانی مەسرور مەسعود بارزانی و پەدەکەدا. هەریەک لە ڕۆژنامەنووسان ڕەوف ئاکرێی، سۆران مامەحەمە و سەردەشت عوسمان و وەدات حسێن و شوکری زەینەدین بەدەستی ئەوان تیرۆر کراون. ئێستاش ڕۆژنامەنووسان قارەمان شوکری، گۆهدار زێباری و شێروان شێروەنی لە زندانی ئەو حیزبەدان و
ڕۆژنامە و سلێمان ئەحمەدیش ماوەی 14 ڕۆژە ڕفێنراوە و بێسەر و شوێن کراوە.